دەچمەلای تەوەری دۆمی گفتوگۆکانی ئەمڕۆمان سەبار بە ڕۆڵی دەستگای میدیای کورسات و کەناڵێکی تەلەڤیزیۆنی لە هۆشیاری هاتوچۆ تا چەندە کورسات لە مای 25 ساڵی تەمەنیدا ڕۆڵی هەبووە لە هۆشیارکردنەوەی هاتوچۆدا منێکێک لەو ئەتوانین بڵام لەو میوانە کۆنان و هەروەها لەو کەسە شارەزانی بواری هاتوچۆ لەگەڵ مندا کە لە سەرەتاکانی دەبەزاندنی کەناڵی کورساتەوە هەڵبەتە لە ڕووی هاتوچۆوە بەردەوام کورسات وەکو میوانێک و کەسێکی شارەزا سەبار بە ڕووداوەکانی هاتوچۆ بانگی کردو هەروەها گفتوگوی لەگەڵاکەوە دەچمەلای زۆر بەڕێز عەقیل بەختیار محەممەد بەڕێوەبەری ڕێگەاندنی هاتوچۆی سلێمانی کاک عەقیل بەختیار سڵاو لەبێ بەعین باز زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ بەڕێستان. کاک عەقیل بەختیار بەڕێز لە سەرەتاکانی دەبەزاندنی کەناڵی کورساتەوە هەتاوەکو ئێستاش میوانی بەردەوامی کورساتی هەڵبەتە کورسات ماڵی خۆتانە بەڵام بەرداوێکێک بیلۆ کەسانی کە کورسات لە هەموو هۆشیارێکی هاتوچۆ هەموو تەوەرێکی پێیوەست بە کاروباری هاتوچۆ بەڕێستان لەگەڵماندا بوو دەمێت سەرەتا لە زاری بەڕێستەوە ڕۆڵی دەستگای میدیای کورساتم پێ بڵێیت سەبارەت بە هۆشیاری هاتوچۆ سەبارەت بە ڕۆماکردنی ڕووداوەکانی هاتوچۆ. زۆر سپاس بۆ دەرفەتە بەیانی باش بۆ بەڕێستان و بینەرانی کورساتی عزیز باش و بەختەوەر بێت پیرۆزبایی ئەو بۆنە پیرۆزە دەکەین کە لە ڕاستیدا کاتێک کە دەڵین کورسات هەمومان دەستەواژەی ماڵی هەمووان دێتە پێشامان. کورسات لە ڕاستیدا جۆرێک لە شوناسی بۆ خۆی دروست کردووە خۆی دەناسیێنەوە خۆی جیاواز دەکاتەوە لەگەڵ سەرجەم کەناڵەکانی ناوهەرێمی کوردستان و بگرە لە زۆرینی کەناڵەکانی دنیادا ئەگەر متابعی کەناڵەکانی تریش ببین. ئیتر وا هاتووە کاتێک کە کورسات دروست بووە تا ئەمڕۆ جۆرێک لە شونازی تایبەتی بۆ خۆی دروست کردووە شوناسێک کە کەلتورە کۆمەڵایەتیەکان بەها پیرۆزەکان ئادابی گشتی پاراستنی سەروەری یاسا و جۆرێک لە سروشتی بۆ خۆی دروست کردووە و شوناسی بۆ خۆی دروست کردووە کە ئەوەی بینەری کورسات بێ تێدەکات کە کورسات ئەو کەناڵەیە کە سەرچاوێکی ڕاست و دروستە بۆ هەواڵەکان و جۆرێک لە تەوازوونی تێدایە کە جێی تەنانەت زمان زبریشی تیا نابێتوانێت ئەزانی خۆی لە ڕاستیدا کورسات طبیعەتێکی زۆر سەیری هەیە جێەوەی تیا بێتوانێ ڕای جیاواز تیابوونی هەبێ ڕەنگی جیاواز تیابوونی هەبێ ڕەخنە تیابوونی هەبێ بەڵام کاتێک کە دێتە سەرەوەی کە زمانێکی زبر بەکار بێت بەها پیرۆزەکان و کۆمەڵایەتیەکان تیا نەپارێزرێ لە ڕاستیدا لە ناو کورسات تا جێی نابێتەوە لەبەرەوە طبیعەتێکی زۆر سەیریە کورسات ئەم سروشتی کە بۆ خۆی دروست کردووە پاراستوێتی لە یەکەم ڕۆژی دروستبوونیەوە تا ئێستا من بەش بە حاڵی خۆم زیاتر لە 20 ساڵە هاتوچۆی کورساتم کردووە و هاتوچۆی دەکەم هەتاوەکو ئێستا لەسەر جەم ستۆدیۆکانی ناو کورساتە کەم تا زۆر بەشداریم کردووە و ئامادە بووم لە هەموو وەرزەکان لە هەموو کاتەکان لە هەموو بۆنە تایبەتەکاندا لەگەڵ ئەو خوشکورا بەڕێزانی کە پامنێرن لە قۆناغێکی زەمەنی پامنێر بوون لەگەڵ ئەو بەڕێزانی کە بێژەر بوون لەگەڵ وێنەگرەکان لە ڕاستیدا یادەوەریکی زۆر قوڵ و زەمەنێکی زۆر بەرکەوتم هەیە لەگەڵ ئەم کەناڵە بەڕێزان بەرەوە کاتێکە لۆگوی کورسات دەبینم کاتێکە گفتوگویەک دروستە بێ ئەمە لە زەهنی من دروست بووە کە سوورەکە وەکو پێویست دەگەیەنێ و بینەر جۆرێک لەسەر لێ شێوانینی لا دروست نابێت لە ناو کورساتە ئیمڕۆ بمانی و نەمانوێت لە ناو کۆی گشتی میدیایە و بە تایبەتی سۆشیال میدیادا دەبینین جۆرێک لە فەوزا هەیە لە ڕاستیدا بەداخەوە دروست بووە جۆرێک لەوەی کە هەمیشە هەستی خەڵک بە شێوێک لە شێوەکان ڕەنگە مراعات نەکرێت لە زۆر لە کەناڵەکان وەگوۆنە دەنەوەی کە کاردانەوەی ئەو هەواڵی کە دەخوێنرێتەوە بۆ دواتر چەندێک دەمێنێتەوە لە زێنی خەڵکدا بەڵام کاتێک کە باس لە کورسات دەکرێت دەزانین کە هاوسەنگێکی تێدا جۆرێک لە پاراستنی کەلتور و بەها گشتیەکانی تێدایە لەبەرەوە کورسات لە ڕاستیدا ئەو مەحافزکاری کە تیا دروست بووە و ئەو جیاوازی کە وەکو دروشمێک هەڵی گرتووە ئەو تەوازنەی هێشتۆتەوانێ بە شێوەیە کە بینەر پێی مرتاحە و هەستەکە متمانەیەکی تێدایە مزداقێتێکی تێدایە و هەمیشە پەیامەکانی ئامانجدارە بەرەوەی ئۆقرەی کۆمەلگا دەڕوا نەک بەرەوە ئەوەی ئەنی بەداخەوە ئێمە زۆر جار بنمونە ڕووداوێکی هاتوچۆی من باسی بواری خۆم دەکەم لە ناو بواری هاتوچۆدا ساڵانێکی زۆرە لە نام بوارەیە کار دەکەم لە پلەی ملازمیەوە لە ناو میدیای هاتوچۆیە کار دەکەم هەتاوەکو ئەمڕۆکە ماوەی یاسایی تەنەت عەقیدی خۆشم تاوا کردووە
بۆ نمونە ڕووداوێکی هاتوچۆی دروستە بێ ینی من وەکو کەسێکی متابع لە ناو بواری هاتوچۆوە میدیا هاتوچۆدا دەبینم میدیاکان زۆر جار هەریەکە و بە شێوەیەک ڕووماڵی ئەو حەدەسە دەکا میدیا هەیە هەر لەگەڵ ڕووداوەکە دەبینێ وێنەی ڕووداوەکە نەقڵ دەکاوە بە خەڵک دەڵێ کاکە هیچ خەتایەکی شۆفێری تێدا نییە لێرە ڕاتەگرن دەمەڕێک لەسەر ئەو پرسیارکەم تا چەندە کورسەتوانێت بەرپرسیارانە زۆر بەرپرسیارانە بڵێ ئەزان چۆن کورسات طبیعەتی وایە بە مەسئولیەتەوە ئیشەکە ینی ئەم شوناسی ون نەکردووە لە قۆناغێکی زەمەنیدا دای نەناوە هەمیشە بە بەرپرسیارانەوە بە مەسئولیەتەوە ئیش دەکات کاتێک ڕوویستم ئەوە بڵێم کە ڕووماڵێکی هاتوچۆیی دەکات حەقیقەتی و مفردات و وردەکاری ڕووداوەکە دەخاتە ڕوو ئێمە کاتێکە ڕووداوێکی هاتوچۆی ڕوودەدات چەندێک خەتای ڕێگەوبانی تێدا دەخرێتە ڕوو و چەندێک خەتای هەڵسوکەوت و سلوکێتی شۆفێرەکە لەو کاتەدا وەکو پێویست دەخرێتە ڕوو بێ ئەوەی کە جۆرێک لە ڕووماڵکردنی تێدا بێ لایەنگیری و تەرەفگیری تێدا بێ لەناو کورسادا لە ڕاستیدا تەرەفگیری نابینرێ لە ناو حەدەسەکان و لە ناو ڕووماڵی بابەتەکان ئێمە زۆر جار لە ناو کورساتە ڕخنەی زۆر قورسمان گرتووە حقیقەتەکە گەر لە کاتێکی دیاریکراودا زۆر تاڵبوو گەیاندومانە بەڵام لە چوارچێوەیە کە بینەر هەست دەکات حقیقەتمان بۆ گاسوەتەوانێ و کەناڵەکە ئەجیندایەکی پشتی کامێرەمانەکان و وێنەگر و ئەتوانم بڵم دەرهێنەرەکانیش نییە ئەجندایەکی شاراوی نییە لەوەی کە هەمیشە کار بۆ دەکات کە ئۆقرەی کۆمەڵگاتێک بدا و ئارامی شارتێک بدا و ئارامی هەرێمی کوردستان تێک بدا لە ڕاستیدا کورسات لەوەیە زۆر موفق بووە ئێمە دڵنیاین و ئومێ دەکەین لەبەرەوەی تازامە بۆتە نەریتێک لە ناو کورساتەوە بۆتە دەستورێک لە کارکردن لە ناو میدیادا لە هەرێمی کوردستان بەگشتی وەکو کورسات و کوڕتمێک بەم ڕێگەیە دەڕوا تازە تێک ناچێت تازە ناگۆڕدرێت لەبەرەوە کورسات ئەم مزداقێتە لە دەستخۆی نەداوێتی وە نە لە ئاین دەشدا دەیدات تا چەندە کورسات گرنگی بە بڵاوکردنەوەی هۆشیارەکانی هاتوچۆداوە تا چەندێک ئەو هۆشیارانەی کە کورسات بڵای دەکاتەوە تەواو هەڵقڵاوی ناو ئەو بیرروڕائەیەکە ئێوە ئەهەتان و یاسانەیە کە ئێوە دای دەڕێژن یا خودەری دەکەن سەری کە کورسات وەکو ئاماژە پێکرد هەمیشە بەپی حەدەسەکان دەجوڵێتەوانی ینی کاتێک کە بڕیارێکی تازە دەردەچێ و هاوڵاتی تامەزرۆی بزانێ ئەم بڕیارە ئەم یاسایە چییە وردەکاریەکەی چییە کورسات ئامادەی لێ کورسات ئەم یاسایە و ئەم وردەکاری وەکو پێویست بە وردەکاریکی وردەوانێ و بە ئەمانەتەوە دەیگەێنێتە بینەر و بیسەر و سەررجەم کەناڵەکان و یاخود سەررجەم سەکۆکانی ناو دەستگای میدیای کورسات بۆیە کورسات هەمیشە پەرۆژ بووە ینی جاری وایە حەدەس ڕۆ دەدات هەندێک میدیا هەیە مهم نییە بەلایە لەو زەمەنەدا باسی و حەدەسە بکرێ ئەو سەرقاڵی کارێکی ترە و ئەجندا و بەرنمەیەکی تری هەیە لەو کاتەدا یعنی حتا لە کاتە گەرمەکان لەو کاتانی کە بۆ نمونە لە ناو بانگەشەی هەڵبژاردنە ڕەنگە میدیا هەبێت تەنها لەو زەمەنەدا تەنها لەسەر بوارێکی دیاریکرا و کار دەکا هەموو کایەکانی تر وەلا دەنێ بەڵام ئێمە هەمیشە لە ناو دام و دەستگای هاتوچۆدا لە ناو میدیا هاتوچۆدا کاتێکە لەو کاتانەشدا کە سکۆی گشتی میدیاکان سەرقاڵن بە بوارێکی دیاریکرا و کاتێک کە یاسایەک دەردەچێت کاتێک کە پەیامێکی گرنگ هەیە بە مەسمانە بیگەینە بەکارهێنەری شەقام بیگەینینە شۆفێران بیگەینینە کۆمەلگا ئەگەر کەسمان دەست نەکەوێت لە ڕاستیدا کورسات حزوری خۆی هەیە وەک کورد دەڵێ خوا هەڵناگرێ هەر کاتێک بە کورساتمان وتووە حەدەسێ گرنگە پێویستمان بۆیە تکایە وەرن بیگەێنن لە ڕاستیدا قسووریان نەکردووە جاانی لە ڕاستیدا ئەوەی کە من بینی و وەکو شایەت حاڵێک کە لە ناو ئەم بوارەیە کار دەکەم لە هەموو وەرزەکان لە هەموو کاتەکاندا لە هەموو بۆنەکاندا هەمیشە جێگەیەکی هێشتۆتەوانی ئەگەر زۆر سەرقاڵیش بوو بێ جێگەیەکی هێشتۆتەوە بۆ ئەو بابەتانی کە مهمە بەلای ژیانی خەڵک و مهمە بەلای تاک بە تاکی ئەم کۆمەڵگایە بەڵێ لە ڕۆی ئیتێکی ڕۆژنامەوانی و تا چەندە کورسات توانیوێتی ئەویتی کە پارێزە بۆ منە ئێواگە سانسۆرێکتان لەسەر گواستنەوەی دیمەنێک هەبێت لەسەر گواستنەوەی ڕووداوێکە بێت یاخۆ پێتان باش نەبێت هەموو ڕووداوەکان ئەوەی کە هەیە ڕەنگە لە هەندێکیانە بتانەوێت کە ئەمە خەڵک نەیبینێت تا چەندە کورسات دەستی بەمەوە گرتووە سەریکە جاری وا هەیە ڕووماڵکردنی ڕووداوێکی هاتوچۆیی دەکرێت لە ناو کۆی گشتی ئەم سوورەیە
کۆمەڵک شت هەیە پێویستە بینەر نەیبینێت چکە تو ئەمەت لە بیر نەچێ کە دەڵێن بینەر مەرج نییە هەمووی لێک ئاسی تەمەنی بێت و هەمووی لێک ئاسی تێگەیشتن بێ و تحملی هەندێک دیمەن بکە تو ئەبی ئەوت لەبەر چاو بێ ڕەنگە منداڵی تێدا بێ لە قۆناغی هەرزەکاری تێدا بوو بێت خەڵکی نەخۆشی تێدا بوو بێ خەڵکەیە باری دەرونی ڕەنگە مساعید نەبێ هەموو دیمەنێک ببینێ کورسات ئەمەی پاراستۆ لە ڕاستیدا هەمیشە ئەم تەحەفوزەی هەیە کە ئەوەی کە گرنگە دەیگەێنێتە خەڵک ئەوەی کە پێویستە دەیگەێنێتە خەڵک بەدوای ئەوە ناگەڕێ کە یان تەنانەت لەناو سوۆشال میدیای کورساتیشە حاڵەتێکی سیر هەیە ڕاوکەری لایک و کۆمنت نییە بەڵێ بەڵێ ینی گرنگ نییە بەلا هەواڵێک گەر ڤیوی کەم بێ و کۆمنتی کەم بێ و لایکی کەم بێ بەلای ئەوە گرنگەوەی حقیقەتە گەیەنێ بەڵام ئیمڕۆ هەمومان دەزانی لە ناو سوۆشال میدیا و عالەمی سوۆشال میدیای کوردی بە تایبەتی زۆر جار هەواڵ هەیە هەر گرنگ نییە یان پێویستە مەرج نییە هەموو خەڵک ئەمە بزانێت بەڵام بۆ ئەوەی کە ڤیویان بەرز ببێ لایکیان بەرز ببێ ینی ئەسڵن زۆر دام و دەستگای ڕاگەیاندن و سوۆشال میدیا هەیە گرنگ نییە ئەگەر بمبورێت خواتکا دەکەمەوە قسێ دەکەم ئەگەر بینەری ئەو هەواڵە ئەگەر جنێو بدا بە خودی ئەو مؤسسەیان ئەو سوۆشال میدیادا بەلایەنەوە گرنگ نییە گرنگەوەی ڤیویان زۆر ببێ لە ڕاستیدا ئەم ڕەسەنایەتی و ئەم احترامەی کە لە ناو سوۆشال میدیای کورسات وە لە ناو دام و دەستگای کورساتە دەبینرێت لە ڕاستیدا جێی ئەوەی تیا نابێتەوانێ کە هەستی بەرامبەر بریندار ببێ و کۆمەلگایەکی جنێو فرۆش دەربچێ هەمیشە ئەو وقارە ئەو پارێزگاریە ئەو محافظکاریە لە ناو کورساتە دەبینرێت بۆیە خەڵک هەمیشە وەکو لە سەرتا قسەکانمە ئەوە وت هەمیشە کە دەڵی کورسات دەستەواژەیەکی ترێ ئەگەر نشی لێ ئەمەی بیستوە دەڵێ ماڵی هەمووانە بە معنای کەلیمە ماڵی هەمووانە ینی بە کەڵکی ئەوە دێت بە عائیلیش دانیشی سەیری کورسات کەیت خەمت نییە ئەگەر منداڵەکەت لەگەڵ تا دانیشتوێ یان منداڵەکان لە هەر قۆناغێکی تەمەنی یابن دڵنیای کورسات شتێکی وانە مایژ ناکات کە پێت خۆش نەبێ یان حەز بکە یەکسەر دەست بیتە کۆنتترۆلەکە وە بیگۆڕی لە ڕاستیدا ئەمە شوناسێکی تایبەتە کە کورسات تازە ئەمە چۆن من ئەم باجەم کردو بە خۆمەوانیەوە باجێکی قانونیە ناو پۆستەکەمی دێدا کورساتیش ئەو باژەوە ئەو دەستەواژەوە ئەو شوناسەی بۆ خۆی دیاری کردووە پاراستوێری بەڵێ عقیل هاوبەخەوەتەمە جگەی خۆشحاڵیە کە کەسێکی شارەزای وەکو تۆ کە مدتێکی زۆر کە خۆ سەردانی کورسات دەکەی بۆ شێوازە پێناسی کورساتەکەی من دڵخۆشی ئێمەش بینەرەکانیشمانە جا هەر لەسەر لەوەی لە خلالی ئەو ئەزمموی کە خۆت لە بواری هاتوچۆ هەروەها لەگەڵ کورساتە هەتا دەمێت باسی ئەومە بکەیت لە ئەو بەرنامانەی وینی لە خاڵی تۆ داما بێت کورسات بۆ هاتوچۆی کرد بێت یاخ ئەو هۆشیارانی کە لە ماوەکانی ڕابردوو تاکو ئێستا کورسات بۆ هاتوچۆی کردووە چۆن هەڵی دەستەنگێنیت توانیوەتی کە ڕێنمایی تاوا بدات بە خەڵک توانیوەتی کە خەڵکی خۆت ڕێگری بکات لە ڕووداوی هاتوچۆ کاریگەری لەسەر کەم بوونەوەیان هەبوو بێت سەری کە لە ڕابردوودا هەر بەرنامەی تایبەتمان هەبوو وەکو بەشی ڕاگەاندنی هاتوچۆی سلێمانی لە ناو کورساتە هەمان بووە بەڵام وەکو هەر میدیایە کورسات ئازادە لەوەی کە وەرزی نوێ ئامادە بکە و ساڵ بە ساڵ یعنی دقێکی دیاریکراوی نییە ئیتر کە بینەر تووشی مەلەلکە ئەویش مافی خۆیەتی ناو بەناو بەرنمەیەک هەبێ بیهێڵێتەوە بەرنمەیەکەی لای بەرێت لە ناو بەرنمانی کە هەبووە هاتوچۆی هەبووە بەڵام کاتێکە بەرنامەی هاتوچۆ نەمێنێت ئەم فراغی بەجێنی هێشتووە بۆ ئەوەی بینەر بە دوای هەواڵێکی هاتوچۆیە بگەڕێ ڕوو کاتە کەناڵێکی تر هەمیشە خەبەرە مروریەکان حەدەسە هاتوچۆیەکان ڕوودا و هاتوچۆیەکان ئەگەر هەمیشە متابع بی دەبینی لە ناو کورساتە بوونی هەبووە هەمیشە یاسا تازەکان کە دەرچووە خوشکبرایانمان لەو پامنێرە بە ڕێزانە تەواجودیان هەبووە جاری وایە هەیە عنی دەرفەتیش نەبووە کار گەشتوتەوەی کە دین بۆ دایرە بۆلات ئەگەر مەجالت نییە قسەمان بۆکەیت نەیتە سەرجادە خۆمان دێنێت سەر یان ئێمە جۆرێک لە پەرۆشی دەردەکا بۆ ئەو کەسە بەفرباریەوە دنیا سەرما بووە لە کاتە سەختەکان بووە یادەوەری وەتەنانەت وێنەی یادگاریم هەر لەگەڵ سەررجەم بێژەر وێنەگرەکانی ئەم کەناڵە بە ڕێزە هەیە لەبەرەوە کورسات بڵێ هەمیشە جێگەیەکی هەبووە گۆشەیەکی هەبووە بۆ یاسا دۆستی بۆ ژیان دۆستی بۆ معریفەی هاتوچۆیی بۆ سەلامەتی هاوڵاتی عقیل بەختیار بۆ ساڵی داهاتووی پێتان وایە کورسات چی بکات باشە یاخود چ ڕێگایەکی دیکە بگرێتە بەر بۆی کە باشتر بتوانێت هۆشداری هاتوچۆ دەمانێت کاری زیاتر بکەین ینی بۆ لە بواری هاتوچۆدا سەریکە خاتون لە ڕاستیدا
ئیمڕۆ میدیا لە گەشەیەکی زۆر سەریعایە گەشەیەکی بەپەلەیە لە ڕووی کوالەتی وێنە لە ڕووی کوالەتی دەنگ لە ڕووی کوالەتی هەواڵ لە ڕووی بابەتی مەوزوعی لە ڕووی چست و چالاکی گەیشتن بەو هەواڵانەی کە بەلای یەکسەر نەقڵ بکرێ بۆیە هەموو کەناڵێک دەبێ هەمیشە ئەمەی لەبیر بێ ئەگەر جۆرێک لە شتێکە پێوترێکە ڤەرزون ینی ئەو ناوچەیە کە هەر میدیایەک ئەگەر پێی وابێ ئیتر تەواو گەیشتۆتە لووتکە و پێویست ناکە گەشە بکە و لە تۆپایە زۆر مەترسیدارە کاتێک بە خۆی دەزانێ کۆمەڵە کەناڵی تر دەرەچێ ئەو زۆر دواکەوێ لەبەرەوە کورسات دەبێ هەمیشە لەم کێبڕکەیە بە بەردەوامی بوونی هەبێت تەواجودی هەبێ بەڵام شوناسەکەی خۆی لە دەست نەدا نابێ بکرێتە ژێر کاریگەری ئەوەی کە لە ڕووی کوالەتیەوە دابەزێ لە ڕووی بابەتیەوە دابەزێ وەڵامە چییە بوو ئەوەی کە شان بەشانی کەناڵەکانی تر یاخود لە ناو سوۆسیال میدیادا جۆرێک لە فۆبیای لا دروست بێ بڵێ ڤیوم کەمە با من بۆی ڤیوم زیاد بێ هەواڵێکە گەر بەهایشی نەبێ بە هەردای بەزیانم کێشەم نییە خەڵک قسەشم پێ بڵێ لە کۆمنت تا کێشەم نەبێ لە ڕاستیدا نابێ ئەمە بکە بەڵام کورسات طبیعەتی وایە جۆرێک لە ئەتوانم بڵێم چۆن وەرزشوانێک لیاقەتێکی باشی هەبێ هەمیشە ئەبێ بە بەردەوامی وەرزشکا بۆی و لیاقەی دانەبەزێ دەبێت کورساتیش لە ڕاستیدا بە بەردەوامی لەگەڵ حەدەسەکان ئابوونی هەبێ ئەبێ بە دوای ئەوەیە بگەڕێ خەبەری ساعت چییە ئەوی کە گرنگە بۆ خەڵک چییە بە دوای ئەو جۆرە هەواڵانەیە بگەڕێ ئەبێ بە هەمیشە بە دوای ئەوەیە بگەڕێ کە مەلەل لە لای بینەر دروست نەبێ کە خەڵک سێریکە کوالەتی وێنەکەی دابەزیوە یاخود سوورەی وەکو پێویست نییە لە ڕاستیدا کورسات قسووری نەکردو لەو ڕۆی مە دڵنیاین لەوەی کە کورسات بەردەوام دەبێ ئینشاڵڵا بۆ مودایەکی زۆر و بینەرێکی یان احتیفاظ بە بینەری خۆی دەکا هەمیشە ئەکە عقیل بەختەها چەندە ئەم پرسیارێکە دەیکەم پەیوەندی بەیادی دەمەزاننی کورساتی شەوە نییە بەڵام ئێستا ئەم بابەتە بابەتێکی گەرمی ڕۆژە چارەنووسی ئۆتۆمبیلە بێسەرەتاکان بەکوێ دەکات ئەو هەواڵە لە ڕاستیدا یاخود ئەو بڕیارە پەیوەندی بە وەزارەتی ناوخۆی حکوومەت یاریگەی کوردستانەوە هەیە کۆتا بڕیار و کۆتا قسە لە لای بەڕێزیانە لە لای بەڕێبەرەتەکانی هاتوچۆنیە بەڕێبەرەتەکانی هاتوچۆ لایەنێکی جێبەجێکارن تەنفیزین تشریعینین ئێمە نین کە یاساد یاخود بڕیار دەدەکەی چاوەڕێ ئەوە دەکەین بستەبەت ئێخی یاساکان کە جێبەجێ دەکرێت لە هاتوچۆ جێبەجێ دەکرێت دەڵێن بەبزانم شتێکتان ئێستا هیچ بڕیارێکی تازەنیە نەخێنەوە تاسە شتێکی هیچ بڕیارێکی تازەنیە تەنها هەر کاتێک وەزارەتی ناوخۆی حکوومەت یاریگەی کوردستان بڕیارێکی تازە دەرێت بکە بێگومان ئەزان چۆن ئەم بابەتە بابەتێک نییە تەنها پێوەستی بە پارێزگای سلێمانیەوە هەبێ تاوەکو هاتوچوی سلێمانی مە قسەی لەسەرکەین و بمانەوێت جۆرێک لە بڕیار دەربکەین بابەتەکە پێوەستی بە هەموو هەرێمی کوردستانەوەیە دەبێت ئەم بڕیارە لە سەرعاسی هەرێمی کوردستانە شارە سەر بکرێت و لایەنی پەیوەندیدار و کۆتا قسە لە ڕاستیدا لای وەزارەتی ناوخۆی حکوومەت یاریگەی کوردستانە زۆر سپاس بۆ زۆر بەڕێز عقیل بەختیار محەممەد بەڕێبەری ڕاگەاندنی هاتوچوی سلێمانی سپاس بۆی کە لە بانەمە کوردستان دەگەڵ ئێمە ئامادەبووی زۆر بەخێر بێت. زۆر سپاس.